خاتووکانی نەریمانمان لەگەڵدا دەستڕنگین بە دەست و پەنجە جوانەکانی و خامە جوانەکانی توانێتی کۆمەڵێک بەرهەمی زۆر جوان و ناوازە و دەستڕنگینی خۆی بەڕاستی بخاتە ڕوو لەیسەوە من نەزانم بۆ بەهار ئەم بەرهەمانە خواستێکی زۆر زۆریانە سەر بخاتوکانی زۆر زۆر بەخێربی پێمان بێت لە ڕانیەوە هاتووی زۆر زۆر بەخێربی جا بە زمانی خۆتان لە ڕانیە ڕاتا ئێرە بخێرێ وایە ماوەی چێنەکە سەرخاڵی کاری چین و ئەم دەستڕنگینی کە تقریبی 9 مانگێک ئەبێت 9 مانگێک ماشەڵڵا ئەم هەموو کارێک کە ئەنجامداوە لە ماوەی 9 مانگایە بەڵێ دێ ماشەڵڵا لێبێ ماوەیەکی کورت و زۆر خێرا چۆن واز و فێر بووی خۆم پێشتر هەر ئەم کرد لە مناڵیەوە شتم بۆ خۆم ئەچنی بەس ئەوەیە بۆ خەڵکم ناچنی بەڵام 9 مانگە پێیجمدانەوە و بۆ خەڵکتە بژێوی بەڵێ تەواتە ئێستا توانێت بژێوی ژیانی خۆت دەستەبەر بکە یعنی کردوتە بە پیشەیەکی خۆت وەکو گەنجێک توانیتە دەستمایەک لە ڕێ ئەم کارەوە دەست بخەیت باشە باسی هەندێک کار بکەین ینی زیاتر ئەوانی من دەیبینم پشتێن و چوزوانە ملوان کە و کۆمەڵێک بابەتی تر ئەبینم چین یانی زیاتر خۆت حەزەکەی کام بواریان سەرقاڵبی وەڵایی زیاتر پشتێنەکان زۆر خواستی لەسەرە شتی وردەش ئەەکەم بەڵام زۆر خواستی لەسەر نییە زیاتر پشتێن و مێخێک بند و جانتا و جلیش ئەچنم جارجار باش ئەمانەی لە خۆتکردوی خۆتن هەموو دەستپەنجەی خۆتن وڵا زۆر جوانە لە شساڕێ ئەوی بۆ خۆی کردوتی لەواچە تایبەت بە دڵ کردوێتی من دەنگیش بەرز ناکەم بەڵام با خۆی هەمووی بە دڵ ئەیکەم دەستەکانە خۆش بێ ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشە خاتووکانی لە نێویانە جانتاکان بوو حەزەکەم باسێکمان لە جانتاکان بۆ بکەیت چونکە هێندە جوانە جانتاکانش خۆی بۆ خۆی ئەکسسوارێکی زۆر جوانە بەتایبەتر هەست بە ئاڵ و واڵایی قماشەکەی ئەەکەی ئەم جانتایانە تەنها پێویستە لە دەگەڵ جلوبەرگی کوردیا هەڵبگیریا خودت بۆ بابەتەکانی تریشە ئەتوانی لەگەڵ ئازی و شتیشە هەڵی گریت زیاتر بۆ بۆنەیەک بۆ حەفلە و شتیوە کاتێک کە قماشەکە لی ئەمێنێتەوە من بە فیڕۆی نایم جانتای لێ دروستەکە ئەمە ئێستا تاقیمەوەی خۆتە بەڵێ ئەمە چۆن یەکرێنی سە لەگەڵم جلوبەرگی جەناب تا چۆنیە ئەوە زۆر سەرنجڕاکیش بوو بەلای منەوەم جانتە هەر بەدەست دەگیرێت یعنی بەدەستەوەی ئەوش لە دەستێکی شەوازی دروستکردنەکەی چۆنە تەنها قماشەوە نیە بەڵێ تەنها قماشە ئەگەر پێویستیکە هەنێ قماشی ڕقیش هەیە بۆ هەنێ لە جانتاکان بەکاری ئەهێنم بۆ ئەوەی شێوەی خڕی دەرچێت ئێستا ئەو زەردەیان با هەر بیێنم دوو پارچەشە نەشین نازانم تاخمن گیان ئەوە ئەم زەردەیان کە زۆر جوانە دیزاین نەکردووە زۆر جوانە ئەوە هێڵەگیرە باشە ئەمە خۆی قماشەکەی ڕقە کە ئاوا ئەوەستەیە بەری بۆ ئەەکەم بۆ شێوەیە ڕق دەرەچێ باش کەرەسەکان لەکۆ دەستەخی خاتووکانی وەڵی تر لە بازاڕیان کڕیتەوە بەڵێ لە بازاڕیان کڕم باشە نرخەکانی چۆن نرخمان پێ مەڵە بەزانی نرخت چۆن بەخۆ مناسبە بەڵێ باشە فرۆژگایەک شوێنێکی تایبەتت بۆ خۆت کردو یان تەنها لە ئۆنلاین و لە پیجێکە تەنها لە ئۆنلاین هەنێ جارێش بەشداری فیستیڤال و شتی واکەم لە ڕێگەی گروپێکی سەر بەخۆوە باشە زۆر باش ئێمە زۆر جار خۆشەویستان بینێرانی خۆشەویستمە بەسمانە ئەو خاتوونانی یان ئەو پیاوانی کە دەستڕنگینیان هەیە لە هەر بوارێکدا بیانینە پرۆگرامەوە مەبەسمانەوە نیە تەنها ئێوە کەلیپەلەکانیان ببینین مەبەسمانەوە ئێوە ببنە هۆکاری هاندانی ئەمان زیاتر مەبەسمانە بازاڕیان بۆ پەیدا بکەینان ئێمە ئەکرێ بڵین تاکە کەناڵین تاکە پرۆگرامین کە ئەو هاندانە بۆ ئەو گەنجە و خۆشەویستانە دەستەبەرەکین کە تۆ ئەگەر ئێمە بینی دەستە بێ لە کڕنی کەلوپەلێک لە خاتووکانی بۆی ئەم پیشەکەی بەردامی بەدڵنیاییەوە دوجار هەر خاتووکانی ڕەنگە ئەم پیشەی گەورە کات و دەکەسێک لە لای کار بەدڵنیاییەوە ئەجەکەت ناوی چیە لەبەرەوە باو ڕکلامەشت بۆ بکەین پیجەکەم ناوی کەتان دیزاینە کەتان دیزاین دەستەکانە خۆش بە حەزەکەم زام بە تەنها خۆت ئەم کارانە ئەنجامدە یاخود یاری دەدەرێکت هەیە لەگەڵ خۆتا تەنها خۆم ئەنجامیەم بەس جانتاکان نەبێ خۆم دیزاینی ئەەکەم باشە خوشکەکەم یارمەتیمە لە دووری نییە باش کاتە لە پلانی تۆ هەیە ئەگەر کارەکەت گەورە چەر کرد خوشکەکەشت لەگەڵ بێتە نێو کارەکەت و چەند کەسی تریژ ینی دەستی ئەوانیش بگریت و ئانیش بێنە نێو کارەکەت دەستەکانە خۆش بێ ئاری شتێکی تری سەرنجی ڕاکێشام زیاتر ئەو ملوانکەیە کە تۆزێک جاجمەکانی پێوانە پێما بەدوانیشن ئەمە بێکەوە ئەپۆشرێت خاتووبانی ئەمەیان بۆ با بۆ من بێ
باسێکمان لەمە بۆ بکەی بیرۆکەی ئەمە چۆن بۆ هات چونکە ڕەنگە زۆربەی بابەتەکانی تر بەکارهێنرا بێ مورووە نقێمە یاخود بابەتە کوردەواریەکان لە نێویانە شیلانکە زۆر بابەتێکی کوردەواریە بەکار هاتووە بەست تۆ چۆن بیرە لەوە کردەوە کە جاجم بەکار بهێنی لە کارەکان خۆم زۆرم حەز لە شتی کۆن و کوردەواریە ئیتر لە هەر شوێنێک بیبینم پرسیاریەکەم ئەڵم ئەو شتم لەکوێ دەستەکەوێ و اینجا دایەنم هەتا فکرەیەکم بۆیەت بە شێوەیەکی جۆن ئەیچنم کوردانونی شتی کوردەواری تێکردووە نەڕاستە بیر لەوە نەکردو لۆگەیشتێکی خۆت هەبێ لەسەر میشانە ئەکرێشتی وایە ناکرێت ئەکرێت بەڵام جارێ ئیشەکەم زۆر گەورە نەکردووە هەر کاتێ دوکانێ شتێکم کردەوە ئەوە شەکرێت باش کاتە بەنیازی چی تریت زیایکەی بۆ کارەکان دووە ئەڵی جارێ ئیشەکەم زۆر گەورە نەکردووە یعنی ئێستا تەواوی بابەتەکانی کەوەکو ئەکسسواراتی خانمان بەکارئێنرێ لەگەڵ هەتا جانتاژ بوونی هەیە لە کارەکانی تۆ چیتر لە مشکی تو هەیە بۆی زیای بکەی بۆ کارەکەی کڵاویش ئەچنم و جلیش حەزەکەم هەر خۆم دیزاینی کەم تایبەتی خۆم بیچنم و دوورین و دیلوبەرگی کوردی بەڵێ کوردی بێ ئیتر ئەزی بێت هەر شتێ بێ باشە ئەمانە چی ئەمانە ملوانکە و پشتوێن و وەزم دو هەرکی ملوانکەیە بەڵێ ئەوەی مێخەکەکەم زۆر خوا باگرتووە دیزاینەکان چۆن بۆ دێ ینی هەمووی بیرۆگی خۆتن سوود لە هیچ شتێکی تر وەرەگری بۆن لە زۆر جار کەسێکە گەبێ ڕەنگەکان تەنسیخا لەگەڵەکە چێت لە ئینتەرنێتە گەڕەبزانێک کام ڕەنگ لەگەڵ کام ڕەنگات تەنسیخەکە بۆ جلوبەرگی کوردی پار ساڵ ئێمە زۆرترین چاوپێکەوتنمان کردیانوت ڕەنگا و ڕەنگ زۆر باوێتی تۆ بۆم ڕەنگانە چۆن چۆنی سوود لە چی وەرەگری منیش سێری یوتیوبەکەم هەنێ جار بەڵام هەنێ جاریش ئەچم بۆ دوکانەکان سەعاتێک لەوێ بس دانیشم بیرەکەمەوە کام ڕەنگە لە یەک جوانە و کامە لەگەڵی ئەگونجە یعنی لە دوکانەکە تەنسیقەکەم ڕێک نەک ئەوەیە لە ماڵەوە بیری لێ بکەمەوە ئەم ڕەنگە ئەو ڕەنگە جوانە کام مرۆ لەگەڵ یەک گونجە خێرا ئەیکڕم و ئەیچنم باش کاتە کەسی تر لەگەڵت هاوبەش نییە بۆ ئەوەی کە بە تۆ بڵێ بۆ منە ئەم ڕنگانێک تێکەڵت کردوون پێشنیارەکەم ئەم دوانیان ڕەنگێکی تر بێ ینی پرسوڕا بە کەسی تر ناکەی زۆر نە هەر حەزم لێ تایبەت بەخۆم بە شتەکان زۆر باشە پێشەڵە ئەوێ هەموو شتەکان تایبەت ئەو ئەمانە چیان پێڵەن عاشق بەنە چی ئەوانە ناوەکانی من نایزانم ئەو ئەگەر خاتونکانی هەر خۆت دەستیان بیت و بۆ کامێرەکەش ڕای بگریت توێ مەش تۆزێک دێنە پێشەوە ئەوە ڕایگرێت تا هاوکاران مۆریەگرن لە دەست حیل و مەخەکەن چەندێکی پێچیامە تا دروست یەکدانە دروستەکەی یەکدانە بە هەموو وردەکارێکەوە تقریبی 3 ساعت 2 ساعتێک 3 ساعتێکی باسش کرد دیزاینەکە خۆتی چنینەکە هەر خۆتی ینی کوڵان و برژان هەمی خۆتی باشە لە ئێستا خەڵک هەیە خاتون هەیە داوای ئەم بابەتانی کردی بۆ بەهار لای تۆ حەجزی کردبێ هەیە بۆ تەخەڕۆج وتویەتی لە ئێستاوە جل و هەر لە پێڵاوەکەمەوە هەتا تەوقەکەشم لای تۆەکەم زۆر باش کاتە لە چ زیاتر لە چ وەرزێکە تۆ کارت زۆر باشترینە یعنی کام وەرزە بە وەرزی خۆتدا ئەدەین بڵێ بۆ تۆش بە هەمان شێوەیە بەهارە خاتووکانی بۆ ئێوە خۆتانۆک و دیزاینەرەکان هەوڵێک نادن کە گۆڕانکاریەک لەم بابەتەیە بکەن بۆچی یعنی هەوڵێک نادەن هەمووتان بەیەکەوە کە شتێک دروست بکەن تەنها زۆرترین دەستکەوت بۆ ئێوە لە بەهارانە بێ بەڵکو هەوڵ بدەن لە ڕێگەی دیزاینەکانتانەوە بەردەوام کاری نوێ بخەنە ڕوو یعنی خۆتان بابەتی تازەتر بۆ کڕیارەکانتان دروست بکەن خۆ بابەتی تازەش دروست دەکەم بۆ نمونە گوڵەیەخە بۆ زستانیان چنینی کڵاو زستانە بەڵام زۆر خواستی لەسەر نییە زیاتر ئەمانە خواستی لەسرە باشە مەبەستەکەی من ئەو ببۆ نمونە تەنها با لە بۆنەکانە نەبێ ئێوە کاری زۆرترتان هەبێت ینی بۆ ڕۆژەکانی تر بە نمونە 3 مانگ جارێ خاتوکانی کۆلێکشنێکی تازەی خۆی بخاتە ڕوو بۆ کڕیارەکانی ڕەنگە ئەمەوا لە ئیشەکانی تۆ بکە کە زووتریش بڕوات و خەڵک چاوەڕێ نەکە هەتاوەکو بەهار دانیشێ بزانێ کاری تازەی خاتوکانی چێ تەبعەن وایە بەڵام ناڵم جارێت دەمێکی نییە دەسم پێ کردووە ئیتر فریا ئەوە نەکەوتم بڵم کۆلێکشنی تازەم هەیە و یان شتێکیان پێشکەش بکەم بە بۆنەی ئەوەی تازە دەسم بە کارەکەم کردووە مەجای ئەوم نەبووە ئەمە چیە شێوازی لا کێشەی یا بینم لە پێشەوەدانێکی تر بینم شێوەیەکی چاوە ئەو گەرم دوانە بینیتە دەستەوە وی تەماشایەکی بکەن خاتوکانی ببوورەوەڵا ئەوشیان شتێنە هەر پشتێنە وانی ئەمانە
بەس دیزایانێکی بەلای من نازانم یا بۆ من تازەیە ڕەنگە بەڵام شتێکی تازەیە ئەمە شەر بیرۆکی خۆتن بەڵێ چۆن بیری لەو کرێتەوە بۆ پشتنی دەستی خۆت شێوازێکی ماسی هەیە پولەکەی ماسی هەیە و چاوە و یعنی زۆر شت ئەگەێنێ ئەمە لەگەڵ چی گونجێنێ چ جۆرە جلوبەرگێکە گونجێ لەگەڵ هەموو جلوبەرگێک ڕنگ و شتیش یعنی ڕەنگی زیاتر ڕەنگی شین و سپی یان زرد و ئەمانە گونجێت ئەمە بۆ ئێوەی پیاوان زۆر ئاسانکاری کردووە لە جاتانەیە لە ئاڵتون کڕین خانمانی خۆشەویست بەنابەر نەبەر کڕین ئەم جۆرە دوورکەونەوە لە ئاڵتون بە دڵنیاییەوە ینی شازێکی زۆر جوانیشی هەیە کاتێککە تۆ ئەمە لە گەڵجلی کوردیا بپۆشی بە دڵنیاییەوە کارەکە جوانتریشە بێ ئومێ دەکەم کە خاتونەکاری ئێمە بیریش لەوە بکەنەوە کە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان بۆ منە ئەو خاتونە دەستڕەنگینانی کە خۆیان کاری زۆر جوان دروست دەکەن هەڵ بدەن کە کارەکانیان لەوان بکڕن هەتاوەکو بە حازری لە وڵاتێکی ترەوە هاتبێتێت ناوخۆی ئێرە و ئەو کارانە بکڕنەوە خەژت تێک ناچێ بخێتە سەرسەرت ببینی ئەمە هینا ئەم کلااوە هەمووی کریستاڵە کە دروستم کرد خواستێکی زۆر زۆر زۆری لەسەر بوو تقریبی بیزدانەیەکم لێ دروست کرد ئێستش خواستی زۆر زۆر لەسرە هەمووی بە لەحیم ئەیکەم کاتە ئەمەش خۆت ئەنجامی دەبن پێم وا بوو ئەمە کارێکی حازری بەتکەێنە ئەمانەی حازریە بەڵام هەر هەمووی خۆم پێکیەوە ئەنێمەوە دەستەکانە خۆش بێ ئەمە زۆرتر بۆچی ئەپۆشتێت هەر لەگەڵ جلوبەرگی کوردیایە بۆسەر ئەزیش ئەپۆشتێت چونکە هەمووی کریستاڵە و شەیەکی زۆر جوانی هەیە لێک نابنەوە ناڵم هەموویم بە لەحیم کردووە بتەوە بەڵێ چی شتێکی تری تازە هەیە ینی شتێکی تازە بێت من بۆ خۆمەوە تۆزێک ئەو شێوازی لا کێشەیە بۆ من ڕەنگە بۆ بینەرانوانە بۆ من تازە بوو ئەوەش ویستم باسی زۆر تازەیە ئەمە چییە؟ هەرچی بینێڵێ ئەمەم لای شوێنێک نەبینێ ئەمەشیان پشتێنە پشتێنە ئەمەیان چەندت پێچێت بۆ دروستکردنەکەی؟ ئەمەشیان تقریبی 4 ساعتێک چ کاتێک خەریکی ئەنجامدانی کارەکانی بەیانیان شەوان هەر کاتێک تااقەتم هەبوو بەیانیان بێ شەوان بێ بۆی نییە خوێنکاری لەگەڵەیە یان تاوت کردووە چ بەشێکە تاوا کرد زانستی کۆمپیوتەر کۆمپیوتەرە تاوا نەچی بەلای کۆمپیوتەر هاتی بەلای ئەمانەیە ماوەیەکی سوم بەلای کۆمپیوتەرە بەڵام زیاتر حەزمە لەمانە بوو باشە بۆ پێکە خوێنکاری کۆمپیوتەر بەبێ دیزاین شتەکان زۆر باش بێت لە کۆمپیوتەرە دیزاین شتەکەی اینجا بیخەیتە سەر بابەتە یان نە هیوادارم سوودی لێ وەربگری سوودی هەیە بەڵام مەجای ئەوم نییە بەس ئەتوانم بۆ نمونە بزنس کارد و دیزانی پیجەکەی خۆم بکەم بزنس کارد و لۆگۆ شتەکە کەواتە لە خزمەتی شەکەتا بەکاری هێنی زۆر باشە بەس بەویستم پرسیاری ئەمە بکەم ئەم پشتێنانە بە درومان زۆرتر بێکەوە ئەلکێنی یاخود چۆنیە درومان باشترە درومان باشترە قاینترە بەڵام باشە چەندە گرنگە کە خاتونەکانی کە زۆرتر سەرقاڵی کاری دەستڕەنگینی لەم شێوازن گرنگی تەواو بە تون و تۆڵی بابەتەکان بدەن زۆر زۆر گرنگە چونکە خۆم زۆر حساسم بۆ ئەو شتانە ئەوەنە بەوردی ئەیچنم ئیتر جاریوالی بێزارە بم لە شتێک ئەواز لێنم ئەچمە سەر شتێکی ئاسان باشە بیرت لەوە کردوتەوە قەت بۆ نمونە هەندێک لا کارت ئەنجامدا بێ بە نمونە ئەگەریکێک لەم پشتێنانە وەربگرین هەوڵت دابێت کە هەر لەسەر هەمان دیزانی کە دیزاینت کردووە شێوازەکەی بگۆڕی یاخود بکی بە کارێکی تر شتی وات ئەنجام داوە لە کارەکانتە بەڵە ئەوە بۆ تۆ ڕەنگە ئاسانتریش بێت بەڵە بەڵە زۆرتر فکرەکانت لە چیەوە بۆیێت بۆ ئەم کارانە زیاتر خۆم مروەکاندا ئەنە پێش ئەوەی بیچنم زانم چ دیزاینێک جوانە بە دڵم نەبوو هەمووی هەڵەوە شێنەوە دیسانەوە دایەنێمەوە دوسێ جار واکەمە تا شتێکی جوان دەرەچێ وە سەیری پیجەکانی تریش ئەکەم بەڵام وەکو ئەوان ناکەمەوە بەس فکرەیەکی لێوەرەگرم ڕاست ئەمانە چی خاتوکانی ئەوانش ملن قەپاتن ئەمەی ملا ئەی ئەمەی دەسە پێوانە گوڵی سروشتیش بەکارێنیت چۆن ئاوا ئەچێ بەناو لێ ناکەوێت لێ دەرناچێ ئەمە ئەگەر بە جوانی هەڵیگری هەڵ ناوەرە هیچی من لە ساپەس داڵخەم لای کەوتن و پچڕان و دەکەوتن ڕاستە گوڵای خەشی دروست کردو لە نێو کارەکانیە ئەم گوڵای خێش کارێکی زۆر جوانە کە دروستی کردووە زیاتر ئەم بابەتانی کە پەیوەندی بە جلی کوردیەوە هەیە هەوڵەدەی کە زۆرتر تۆ بۆ بەهار ئامادەیان بکەی یاخود با بڵین لە بەهارە زۆرتر خواستیان لەسەر یاخود ئێستاوای لە هاتووەکە لە وەرزەکانی تریشا بە هەمان شێوە خواستیان لەسەر بێ بۆنە و لە وەرزەکان و بۆ نمونە یەکێ خەنەبەندانیەتی یەکێ گواستنەوەیەتی یان تەخەڕوجە جەژنە
یان فیستیڤاڵێکە کاتە بۆ ئێوە باشتر بووە. ئەم بەردانە لە شۆپایەکەن ئەم بەردانی کە بۆم شتێنانە بەکارێ هەموویان بە تایبەت ئەڵێن بۆمان دروستکەن یان هەر لە بازار هەیە لە بازار بەڵێ زۆر باش ئەو چانتایش زۆر سەرنجیبنی ڕایکێشە ئەژینەوەی ئەو زەردەی پێشەوە هەستەکەم دەستکی بۆ کردووە وایە خوا خاتوگاری هەر شەرابێکەشیان بێتی ئەرک کێشی دەستە خۆش بێ ئەمەشیان بەجددی سەرنج ڕاکێشە و ئەمە بۆ جلی کوردی تاواوە یعنی بەڕاستی دوشتی زۆر زۆر تایبەت و جوان و سەرنج ڕاکێشن من پێشنیارەکەم زیاتر بڵێ ئەمایان نابچی جانتاکە بیکێ بە جانتا و بیکێ بە براندێکی تایبەتی خۆت منیش بە هەمان شێوە وانە ئەتوانم هەردووکیان بکەم شتێکی هەردووکێ توانی بکێ بەڵام ئەمایان زۆر هەمووی ناوازم بەڵام زۆر شتێکی تایبەتە وایە تمۆحی زۆرە خاتەکانی حەزەکان لە تەواوی کارەکانە بەڕاستی کارەکانیشی یەک لە یەک جوانترن یعنی هەردووکمان بۆیە وتمان جانتاکە ڕەنگە خاتونەکانی تر زۆر هەبێکە بە هەمان شێوە سەرقاڵی بابەتەکانی تر بن بەڵام جانتاکە تا ڕادەیە کەمتر بینرا بوو بۆیە بۆ شێوازە پێشنیارمان بۆ کردی بۆ هەنێک لە جانتای تر ئەبینرە بە مرواری چنراوە یاخود بە قولاب ئەچنرێت لە بەرنامەتا هەیە بۆ کاری جانتاکانیش ئەم بیرۆکێش ئەنجام بدە یاخود حەزەکەی زۆرتر قماشەکان قماشی کوردی بن وەڵا قماشە کوردیەکان زۆر جوان و تایبەتە و مروواریەکانیش بەتەمان بەڵام مەجالێکی وام نەبووە ئەمە چۆن ئەکرێتەوە ئادەی بیکەڕەوە ئەمە لێرە لەزگێ لەینی بۆ کردووە باشە ئەمە ئاوا هەڵەگیرە ئاواش هەڵەگیرە ئەشکێتە دەستی جوانیە بەڵێ وەکو بازنەی ژەکرێتە دەست لایەکیان شتێکی جوان بیرۆکەیەکی جوانە باشە باسی ئەوم کرد و لە ئێستاەوە هەندێک لە خانمان ڕەنگە شتیان مسۆگەر کردبێ بۆ بەهار ئەوانە تاکەی توانیشت وەرگری ینی کات تێ تاکەی وەرگری چکە زۆر خانمێنە و ماناڵێ من لە ئێستاەوە ناتوانم شت وەرگرم ئەوەندە ماشەڵاشتم بواتەوە کامە جێگەی دڵخۆشی ئێمە چکە ئێمە بەشێک لەم تەوەری کایکەین مەبەستمان لە هاندانی پیشەکانە و مەبەستمانەوەی کە خەڵک بەرهەمی خۆماڵی بکڕە بەرهەمی دەسێ و گەنجانە بکڕە کە هاوشێوەی خۆتن دەتوانن بە دەسوپەنجی خۆیان ژیانی خۆیان بەرنەسەر تاکە ئەتوانی شت وەرگری وەگوتم من سەرەتان پیجەکەم زۆر زۆر ناسراونیە بەڵام باشە لە چاوخۆی لەوانەیە تا سەرەتای سێ بتوانم شت وەرگرم ناشتوانم شتی زۆر وەرگرم چونکە ناتوانم ئیشی بەپەلە و ناشرین بکەم باشە بەردەوام فەرموویە وتیشە خوشکەکەم یارمەتی دەرێتی درۆوانە بەیەکەوە ئیشەکانەکان وەتاگەر کەسێک پەیوەندی بە پیجەکەتەوە کا بڵێ منەمەیەکە وەکوتت خوێندکاری زانکۆڵە بۆ تەخەڕوجەکەم ئەمێ هەموو شتەکان لە ئێوە بکەم تۆ یەکسەر جلوبەرگەکان ئاڵەسی خوشکەکەتە بریاویش بەهاتایە لەگەڵ دەفەتێکی بۆ دروستەکەن ئینشاڵڵا باشە بەردەوام لەوتەکان تا ئەڵێ من کارەکەم تازەیە و دەستپێکی کارەکەمە لە بەرنامەی خاتووکانیان هەیە کە کارەکەی فراوان کرد چیتر لە مێشکی توە هەیە کە زیادی بکەی بۆ کارەکانی خۆت جلوبەرگی کوردی و دیزاینکردن لەسەر جلوبەرگی کوردی ئەمە بیرت لێ کردوتەوە کە گرنگی پێ بدەیت زیاتر جلوبەرگی قەدیم بیرم لێ کردوتەوە زۆرم حەزلێتی چونکە خۆم بابەتە قەدیمیەکان یعنی چۆنی تێکەڵ بە دیزاینەکەی بکەیت بۆ نمونە هەر جلێکی قەدیم دیزاینێکی پشتێن و شتەکان تایبەت بەخۆی بۆ بۆ ئەوەی کە یەکێک هات بیکڕێ هەموو سێتەکە بەیەکەوە بەرێت باش یان جلوبەرگەکە بە ئامادەکراوی جلوبەرگە قەدیمیەکە بێ بەڵام تۆ ئەکسسواراتەکانی بۆ دروست بکەیت هاوکارن وەڵام پەیوەندیمان پێوە کردو وتمانە بۆ بەرنامەکە پەیجەکەمان بینیەوە وتمانە بۆ بەرنامەکە بابێ وتی تیشتم زۆر کەمە سێ چوار شتم هەیە ینی دە ڕۆژێک پێش ئێستا پێمە بە پەیوەندی ئەمە بەو دە ڕۆژە بەرهەمی دە ڕۆژە وەڵام ماشەڵڵەوانە لە مای دە ڕۆژە پاشە شتێکە بینم وەکو هەڵمات وایە ئەوە چیە خاتووکانی ئەمە لە دوورەوە لە هەڵماتە چوە تۆزە مێشکی کوڕانە بۆی چوم بەرد و شوشە و ئیتراوە چۆن ڕێگەکرێتەوە وەڵا هەڵێ خۆماڵە چاکیمەکە با خراپ نەبێ ئەمە وای ئێمە پیاوان بە بێگومان خاتووکانی یەک دنیاشتی تری ماوە سەر مێزەکە جێ نەبوو بۆیە نەماتوانی دەینێنەکی ناوەتە لێرە یەک جانتاشتی تری هێناوە لەگەڵ خۆیان لێرە بە هەمان شێوە ملوانکە و گوار و دنیای ئاری ئەو گوارێمەیتە ئەوی شیلانەکەی تا ئەمەی بەردەستە ئەم بچکۆلەیە ئەنجەی دەست ئەمانەش گوارەکانی نی بێگومان هەرکاری گەورە دروست ناکە کاری زۆر ئەتوانی بێکجیاش بەیەکی شەواکرێ و بە جیاشەکرێت بەیەک و هەستەکەم زۆر زۆر جوانتر بێ
باشە کێشی ئەمانە قورس نین بۆ مەل ئەوانە تۆزە قورس نین کێشە نیە بیری لەوەش کردوتەوە تەسەورەکەم چونکە خاتونی دیزاینەر کاتێک کە ئەکسسواراتێک دیزاینەکە بەبیر لە تەواوی بابەتەکان بکاتەوە بۆ نمونە نەبچڕێت بابەتەکانی کە بەکاری ئێنێت زوو کاڵ نەبێتەوە چۆن ئەو کەرەستانە هەڵ ئەبژێری بۆ ئەوەی کە کەرەستەیەک بێ باشترین کوالەتی هەبێت کە تۆ پێشکەش با کڕیارەکانەکەی کە ئەچم بۆ دوکانەکە ئەڵم شتێکم بەرێ زۆر تێک نەچێت زۆر زوو چونکە پێستی خۆم وایە شت زۆر زوو تێکەیە بۆیە زۆر حساسم بۆ ئەوە دەسەکانە خۆش بە خاتووکانی شتێک ئەگەر پەیامێک شتێک لە کۆتاییە پێت خۆش بێت بیگەێنیت یان ئاڕاستی شوێنێکیکەی فەرموو زۆر سپاسی بەرنامەکەیەوەکەم و سپاسی خێزانەکەمەکەم کە زۆر یارمەتی دەرن و وە سپاسی گروپەکەی مامۆستا بەیانەکەم کە لە ڕێگەی ئەوە توانی بەشداری بکەم زۆر بەخێربی خاتووکانی نەریمان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ هەموو گروپێک سپاس بۆ گروپەکەی خاتووبیان کە تۆی بۆ خانەوادەکەت هەر کەسێکەر خاتونێک لە هەر شار و شارۆچکێکی کوردستانە ئەگەر دەستڕەنگینیەکێ لە بوارێکدا دەتوانێت پەیوەندیمان پێوە بکات دڵنیا بڕۆژێکی نوێ ئەو دەرگایە واڵاکە کراوەیە بۆ ئەوەی کا بتوانی بەرهەمەکانی خۆت بخیتەوە دەستەکانە خۆش بە هەر سەرکەوتوبی ئێمە بەردەوام ئومێدی زۆر زیاترمان بە تۆ ئەبێت چونکە تۆ بتوانی بێت لە ماوەی 10 ڕۆژە ئەم هەموو کەلوپەلە ئامادە بکەی بە دڵنیاییەوە یعنی مستەقبەلی تۆ ڕوونە ئەسکەیت بۆ ئامانجێکە خۆتە دەستەکانە دووبارە دەستت خۆش بێت